هەوڵەکانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەلکترۆنیکردنی دەستگا و دامزراوەکانی حکومەتی هەرێم بەردەوامە. لەو چوارچەوەیەدا قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکومەتی هەرێم چەندین پرۆژەی ڕاگەیاندووە. لەوانە پرۆژەی سیستەمی ئەلکترۆنی بایۆمتری تۆماری موچەخۆران و پرۆژەی پۆرتالی خزمەت کە هەموو ئەوانە ئاماژدەی دامەزراندنی حکومەتێکی ئەلکترۆنیە کە لە ڕێگایەوە بتوانرێت ڕۆتیناتی ئیداری کەم بکرێتەوە و هیچ ڕێگایەکش بۆ گەندەڵی نەهێڵێت. هەنگاوەکانی چاکسازی لە حکومەتی هەرێمی کوردستان دەمێکە دەستی پێکردووە بەجددی دەستمان داوەتەوەی کە چۆن بتوانین حکومەتێکی پارامان هەبێت حکومەتێکی کارامان هەبێت ئەم حکومەتە دوور بێ لە هەموو ڕەگ و ڕیشەکانی گەندەڵی. لە ئێستاشدا هەواڵی عزیزمان قوبات تاڵەبانی لە ئیستۆنیا بەشداری لە پێنجەمین کۆنفرانسی ئەلکترۆنی حکومەتی ئەلکترۆنیدا دەکات بۆی کە ئەمەزمونە بگوازێتەوە کە پێشتریش سەردانی ئەم وڵاتی کردبوو بۆی ئەم ئەزمونە بگوازتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەم هەنگاوە هەنگاوێکی جددیە هەنگاوێکی ئەرێنیە بۆی کە بتوانین ڕیشەی بیرۆکراسیەت و گەندەڵی لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و جومکانی حکومڕانی ئەم وڵاتە تێک بشێنین. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش ئاماژە بۆ دەکات پێویستە لە کابینەی تازەی حکومەت ئەوەلیەتی کارەکان چاکسازی بێت لە دەستگا و دامزراوەکانی حکومەت کاوەش بەشێکی بە ئەلکترۆنیکردنی حکومەت دەکرێت کە لە ئیسادا هەنگاوی باش نرا و پێویستی بە هەوڵی زیاتر هەیە. بابەتی بە ئەلکترۆکردنی حکوومەت و دام و دەستگاکانی حکوومەت ڕۆتین کەمەکاتەوە و مامەڵەی هاوڵاتیان خێراتر ئەچێ بەڕێوەوە بابەتی گەندەلیش کەمەکاتەوە چونکە جاری وا هەیە کەسێک نایەوێت لە سەرڕاوەستی لەبەرەوەی ڕۆتین زۆرە تووشی وەنیە تووشی بڵێن ئەحباتیە کە هەوڵەدا پەنا بۆ ڕێگای ناشەرعی بە بۆ پێویستەکە 17 هەنگاو ببڕێت 17 پەنجەرە بەسەر بکاتەوە. بە ئەلکترۆنیکردنی حکومەت یەکێک بووە لە کارە لە پێشینەکانی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کە بۆ ئەوەش چەندین پرۆژەی ڕاگەیاندووە کە بەهۆیەوە خەرجیەکی زۆر بۆ خەزێنی حکومەت گەڕاوەتەوە. لەوانە تەنها لە سیستەمی ئەلکترۆنیکردنی بایۆمتریدا نزیکەی 50,000 موچەخۆری بندیوار ئاشکرا کرا و موچەکەی گەڕاندرایەوە بۆ خەزێنەی دەوڵەت. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.